مۆزەخانەی پەروەردەیی لە ساڵی 2018 دامەزراوە. ئەم مۆزەخانەیە پێکهاتووە لە چەند بەشێک لەوانە ژوورێک تایبەت کراوە بە ئەرشیفی قوتابخانەی فەیسەڵیە و ژوورێک ترمان تایبەت کردووە بە کتێبخانە بۆ سەرچاوە دەگمەنە کۆنەکانی پەروەردە کە چەندین کتێبی زۆر کۆنی تێدا کۆکراوەتەوە. بەشێکی ترمان پێک دێت لە هۆڵی سینەما. لەم هۆڵەدا ئەو خوێندکارانی کە سەردانمانەکەن چەند ڤیدیۆیەکی تعلیمی زانستیان پێشکەش دەکەین تاکو بتوانین لەو شێوە لەو ڕێگەیەشەوە خزمەتیان بکەین. پاشان هۆڵی مۆزەخانەکەمان چەندین وێنەی مامۆستا و سەرپەرشتیار و بەڕێوەبەری پێشووی کە ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە لێرە وێنەکانیمان نمایش کردووە تاکو خۆیان و هاوڕێکانیان و کەسوکاریان لە مۆزەخانە بیان بین و سەربازی ون نەبوون بیان خینەوە بەرچاوی بینەران. و بەشێکی ترمان لە ناو مۆزەخانە تایبەتە بە بەڵگە مێژوویەکان و پاشان هۆیەکانی فێرکردن کە پاچەی دەگمەنی مێژووی زۆر کۆنی تایە. لە بەڵگە مێژوەکان لەم ژوورەیە بەڵگەمان هەیە کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1925 کەوا یەک دو ساڵێکی تر 100 ساڵ بەسەر تەمەنیان دەڕوات و چەندین بابەتی هۆیەکانی فێرکردنمان هەیە کە لە ساڵانی زوا وەک سینەما وەک فانۆسی سەحری هاوێنە ئەمانە کە لە ساڵانی زووە زۆر ئیسفادی لێکرا و خوێندکار و مامۆستا وانەکانیان پێوتوێتەوە. بێگومان سلێمانی تایبەتمەندیشی تایبەت بەخۆی هەیە. ئەم شارە هەر بە شاری دروست بووە. ئەوە نەبێ گوندێ بێ و پاشان بێتە ناحیە و قەزا و پاشان بێتە شار. هەر بە شارێک و شارەکەش کە هاتوو دایم خەڵکی ڕۆشن هاتووەتە ناوێ. لە 1970 کاتێ لە قەڵات چوالانەوە ئیمارەتی بابانێتە سلێمانی ئێرە دامەزرێت کۆمەڵ خەڵکی ڕۆشنبیر کردووە کاتە ئەم شارەوە لەبەرەوە دروستبوونی ئەم شارە بە ڕۆشنبیر و ئەو شتانی لێ کۆبەتەوە لەگەڵ ئیشەکانی تریشان. بۆیە لە ساڵی 1950 قوتابخانەی کلدانیەکان دەکرێتەوە کە 13 تەلەبێ خوێندکاری هەبووە. ئیتر وردەوردە ئەمە زیای کردو و چۆتە 1970 و 1990 و ئیتر ئاوا مەکتەبەکان یەکجێک بە ناوەکانیە گۆڕاو بە فەیسەڵی و ئەنواع وەشخەڵ ناو هاتووە تا گەیشتوتە ئەمڕۆوانێ بەم شێوازە هاتووتە پێشەوانێ. ئەمە بیرۆکەیەک دروستبوونی مۆزەخانە هەلەوە دائما ئەگەر دقت بێ ئەم بیرۆکەی زۆر کۆن بوو کە دامەزرا. ئەو کاتە بەڕێز مامۆستا جەبار بەڕێوەبەری گشتی بوو. سلێمانیش هەر ناوەندی سلێمانی هەبوو، ینی ڕۆژهەڵات ڕۆژاوە نەبوو. مامۆستا کەمال نووری بەڕێوەبەر بوو. لەگەڵ منیش ئەو کاتە بەڕێوەبەری ڕاگەیاندنی گشتی بوو. بە هەر چەکمان دانیشتین و چی بکەین مەتحەفێ شتێ دروستکەی شوێنە دروستکەین ئەوەی تاپێ کۆبوونەوەمان کرد دوایی کۆمەڵێک کەسمان هێنا لە ژینەوانێ مامۆستا ڕەفیقوانمان هێنا لە کۆمەڵێک کەسی تریشمان کۆ کردەوانێ گروپێکمان لێ دروستکردن دانیشتین مێژووی شوێنە دروستکەین. دوایی لەیەکێ لە کۆبوونەوەکانە گەیشتنەوەی کە قوتابخانەی سورچێ و بینایەکی کۆنا و شوێنەکەش بۆتە شوێنێکی تیجاری و ماڵی تیان نەماوە مەکتەبەکە نەماوە. ئەمەوە نیە تەسیر لەوەی بکات بڵێ مەکتەبێکمان کردەوە مەکتەبەکە خۆی لە خۆیان سپوتی کردو و خوێندکاری نەماوە لەبەرەوە بیرمان لەوە کردەوە بیکەین لە مەتحەفێک. طبعا ئەکو خۆتان نەزانن لێمە لە مۆزەخانەی پەروەردەی سلێمانین شوێنێکی زۆر گرنگە کە هیوادارم هەموو کەسێک لە ئەوەی کە پەیوەندی بە پەروەردەیەوە بزانێت. من هاتووم بۆ ئەم ژوورێک ماڵیان ئاوا بێ کەوا ژوورەکان ناومەتێ منیش ئەم ژوورم نۆژەن کردەوانێ گەڕاوم بە شۆن شتی کۆنا لە پلاکی کارەباکەوانە بۆ فەرش و بۆ شتومەچی ئێرە. اینجا دوێ ئەوە هاتووم لێرە ڕسمەکانی باوکم مامۆستا مستەفا ساڵح کەریمم داناوە لە قۆناغەکانی ژیانیە لە تەلەبەیە کە تەلەبەی ئامادەیی بووە تاکو و تەخەڕۆجی و تادوە بۆ بە مامۆستا و چەند شوێنی بینیوە لە سلێمانی و لە قەڵازێ لە چوارتا و لەو شوێنانە یعنی مێژووی پەروەردەش بەشدار بۆ لە ناو ڕسمەکانە و هەر شتێک پەیوەندی بەوە هەبوو بێکەوە
کتێبی دەرکردووە یان هینی پەروەردەی تەمان ئەم لەم شوێنە باسی لایەنە کانی باوکم نەکردووە با بڵێن ڕۆژنامە نووس و نووسەر و علاقی بە ئەدەب و بە شان و بۆنە تەنها پەیوەندەکانی پەروەردەیە کە ئەبێ بە مێژوویەکی پەروەردە لە شارەکە بۆ نمونە ئەمی کە بەدەستمەوەیە ئەمە لێ نووسراوە 52-53 یەکەم تەعینی کە مامۆستا بووە و هاتووە دەرەجاتی تەلەبەی سجلەتەکانی داناوە لێرە هەمووی پارێزراوە ئیتر چەنەها شتی وای کۆن هەیە کەوا لێرێ من ئیشی تیا کەم تقریبن 7 مانگە خەریکم ئیشم و ئێشتا شتاوە نەبووم هیوادارم تەواو بێت و ڕۆژێکش خەڵک بێت سوود ببێنێت و بیبینێت.